بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان و خۆشەویستانم لە هەر شوێنێکدا بینەرمانن سەڵاوی خوای گەورەتان لێبێ لە بەرنامەی ئاین و سەردەم لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە کە هەموو ڕۆژانێکی هەینی کاتژمێر 6 ئێوارە دەبینە میوانی ماڵەکانتان بۆ ئومێدەی لە ڕێ ئەم بەرنمەیەوە بتوانین سوود بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین. ئەمڕۆ باسی تەوەر و بابەتێکی زۆر گرنگ و هەستیارەکەین. بابەتێک پەیوەندی بە دنیا و قیامەتمانەوە هەیە، نەخۆشیەکی کوشندەیە وە گوناهێکی گەورەیە کە دەبێتە ماڵوێرانکەری مرۆڤ و ئینسانەکان بۆ قیامەتیان. ئەوش بابەتی سحر و جادووە کە جێی داخە ئەمڕۆ کۆمەلگامان بەدەست ئەو نەخۆشیەوە دەناڵێنێت. گەنج، کوڕ، کچ، گەورە، بچووک پەنا بۆ سحر و جادوو ئەبا کە ئەوش بووە دیاردەیەکی قێزەون. ئەمڕۆ سحر و جادوو لە ڕێی مۆبایلەوە، لە ڕێی نامەوە، لە ڕێی دلێڤەریەوە ئەنجامەدرێ کە ئەمەش بەڕاستی بووەتە مایەی دیاردەیەکی قێزەون لە کۆمەلگاماندا. کێ بەرپرسیارە لەم کارە وە کێ دەبێت هەستی بەرپرسیارەتی بکاتە سەر ئەستۆ و شانی خۆی. بەڵام ئەمڕۆ ئێمە لەگەڵ مامۆستایەکی ئاینی و لەگەڵ بەڕێزێک و کەسێکی شارەزا لەو بوارەدا کە بتوانین لەسەر سحر و جادوو قسە بکەین. ئێوەی ئازیز و خۆشەویستش بینەرمان بن و ئومێدم وایە هەموو لایەک خۆمان لە سحر و لە جادوو بەدوور بکەین، چونکە دەبێتە مایەی ماڵوێرانکەرە لە دنیا و لە قیامەتدا. خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێ و با پێکەوە بینەر بین لەم دیاردە قێزەونەی کەوا لە کۆمەلگاماندا بڵاو بووتەوە. خۆشەویستانم ئێستا لەگەڵ بەڕێز دکتۆر عەزەدینین بۆ باسکردن لە جۆرەکانی سحر و حکمی شەرعی لەسەر سحر و ئەو کەسانەی کەوا ئەچنە لای ساحر بڕوایان پێی هەبێ یاخود سەردانی ساحرەکانەکەن و زەرەر و زیان بەو کەسانە دەگەێنن کەوا لە ژن و پیا و لە یەک جیاکەنەوە برا لە براکەن خوشک لە خوشکەکەن. با بزانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باسی کردوە. سڵاوی خوای گەورە لێبێ مامۆستا. وعەلەیکوم سەلام ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. مامۆستا بەخێر بن ئەخوا. مامۆستا پێناسەی سحرمان بۆ بکەی سەرەتا. بەڵێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. دیارە سحر لە زمانی عەرەبیە دانانی شتێک لە زیاتی شتێکی تر و لە مصطلحی شەرعیشە ابن قودامە ڕەحمەتی خوای لێبێت تعریفی کردو فەرموویەتی گرێدان و هەندێ وتنی ناشەرعیە بۆ جێبەجێکردنی مەرامێکی پیس و گڵاو. دکتۆر ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باسی کردووە لە قورئانی پیرۆز؟ دیارە سحر یەکێکە لە گوناهە هەرە گەورەکان و کارێکی شەیطانیە و کارێکی تایبەتە بە جوولەکە. خوای تەعالی لە قورئانی پیرۆزا فەرمێ واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر. وهروها خوي تعالى القرآن في نزول فرمي ألم تر إلى الذين أوتوا كتابا من ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يؤمنون بالجبت والطاغوت. إمام عمر خوالي رازي بأفرمية الجبت يعني شيطان، جبت يعني يهود، وجبت ببورن معناه السحر، وطاغوت يعني شيطان. جواب إمام عمر جبتي بالسحر بيناسك الدواء جاء علم دعاء تبو من درك كبير كسحر إيشي شيطان بدرجة يك وباشان إيشي جولكية وكاريكي زوركي زونا وبيغمبري خواه عليه الصلاة والسلام أمتي لآقدار كدوتو فالموتي اجتنبوا السبع الموبقات خوتان لو حود قناها قوريه بباريزة بو بيوتي موبقات معناه وايا لناو جهنم قائمي أكا حبسي أكا بتندي سزاي أدا يش لوانا سحرة يشك ألوانا سحرة وكارشي زور ناشرينا كارشي زور كيزونا وشريعة الإسلام زور بتندي بيغمبري خوالة فرمودكانا خداي تعالى لآيته وتابعين وعلماء زور بكارشي كيزون وشيطاني ناويان بردوه. دکتۆر حکمی ئەو کەسانەی کە ئەچنە لای ساحر و بڕوای پێکەن بۆ ئەوەی کەوا ژن و پیا و لە یەک بکەن برا لە براکەن. دیارە مامۆستا سحر تەئسیرەکانی زەرەرەکانی زۆرە. زەرەری شەخصی هەیە، زەرەری ئیجتیماعی هەیە، زەرەری دەرونی هەیە، زەرەری اقتصادی هەیە، بەگرە جاروا هەیە زەرەری سیاسیشی هەبێت. ئەو کەسەی کەوا
ئەچێتە لای ساحرێک لای فاڵچەیەک لای دەجالێک لای درۆزنێک بۆ ئەوەی کارێکی قێزەونی بۆ بکات ئەو کارە یەکێکە لە گوناهە هەرە کەبیرەکانەکو باس کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ من ئەتا عەڕافا ئەو کاهینا فصدقه بما يقول لم تقبل له صلاة 40 يوما. پێم خۆشە پرسیارە بکەم لێرە ئایا ئەوانەی کە ئەچنە لای ساحر نۆژ و عیبادەتیان قبوڵە؟ عیبادەتیان فەرزەکان لەسەر ئەکەوێت بەڵام ئەجر و پاداشتیان نابێت ئەمە یەک دوو ئەگە بچێتە لای ساحرێک بەشدار بێت لە کوفرەکەی چونکە مامۆستا ساحر نابێت بە ساحرە تا کوفر نەکە یعنی ئەو ساحرانی کەوا تەوبەیان کردووە کاری وەهایان باس کردووە کە وەختی خۆی پێش تەوبەکردنەکە ئەنجامیان داوە سەر سوورەمێنێ یعنی بۆ نمونە شەیطان داوایان لێەکە کە جەنابەت بن و قوسل نەکەن شەیطان داوایان لێەکە قورئان بەرنە ئاو دەستخانە شەیطان داوایان لێەکە قورئان بەرنە ئاو دەستخانە و بچنە بەهانی یعنی کاری وەها قێزەون باسەکرێ ئێستا ڕووی ئیعلامی نییە باز بکرێ ئەگەر هاتوو ئەو کەسە ئەو کارە بکات حتا سحرەکەی سەر بگرێت بێگومان کافرە بێ بێگومان کافرە بچکە جار وایە ساحرەکە داوای کاری کوفری لێکە ئەلێ بڕۆ حیوانی سەر بڕە بۆ جنۆکەکەم یان بڕۆ کوفر بکە یان بڕۆ وەلعیاذ بالله کارێکی قێزەون بکە کە دووبارە یەکەمەوە ڕووی تەلەڤیزیۆن و ناو ئاوەدانی نییە باز بکرێ ئەگەر هاتوو ئەو کەسە باوەڕی بەوە بوو ئۆپی کافرە بێ بەڵام ئەگە باوەڕی پێ نەبێت سحرەکەی کرد عیبادەتی چ ڕۆژی قبول نابێت وبيغمبر قال فالمديك تلا فرمي من أتى عرافا أو كاهنا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد أما قالته بو بابتك يكم أو يبتش تلا وكوا كفري كذبت بوي كدا بزي وتسل بيغمبر عليه الصلاة والسلام ساحرك وفاتي كذب كوركي وستجي بقريته دايك يوتي كورم توناتوني جي بقريته وتي بو وتي لبروي باوكت هموشو يبيشو بخوي بتيجي هبو داريك سجدي بو أبد بو أوي سحركي سر بقريته جابۆیە زانایان لە منطوقی ئەم بەسەر هاتانەوە حکمی هینمان بۆ باسەکەن حکمی ساحر حکمی چیە لە مەذهبی ئیمامی مالک لە مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە ساحر کافرە ئەبێ بکوژێ لە ملی بدرێت وەلی ئەمری موسڵمانان ئەگەر هەبێت قانون و یاسا هەبێ ئەبێ لە ملی بدرێت ئیمامی شافعی خوا لێ ڕازی بێ فەرمێ سەیری سحرەکەی ئەەکەی ئەگەر سحرەکەی کوفری بێت یان سحرەکەی بگاتە ئەوەی کەوا بەوای سحرەکەیەوە خەڵک بکوژێ ئەبێ بکوژێ حد الساحری قتله بالسيف مامۆستا سەحر کاریگەری لەسەر ئینسان دروستەکە کاریگەری لەسەر ئینسان دروستەکە کاریگەری نەفسی دروستەکە کە هەموو شتێک خەتەرترە خۆزگە کاریگەری طبی بۆیە ئەچیتە لای پزیشکێک عەمەلیاتەکان نەجاتێ بەزار وایە ئەو کەسە تایمی تێکەچێ هورمۆناتی تێکەچێ وەزعی تێکەچێت دکتۆرش نازانێت چی چارەسەری هەیە لە چارەسەری لە ئاینی ئیسلامە هەیە چارەسەرەکەی زۆرە یەکەمین ساحر كاركي راسه بوكاتيه بلا ما تهتانيه ولا يفلح الساحر حيث اتى اما وعدي خويا دو او كسيك توشي ام كارابه توكلي لسر خوي قوربت توكلي لسر خوي قوربه ما ابتلايك او تحقيق النويك خوي تعالى بوي نردوا پاشان اذكار كان بخوينت اسكاري بيانيان اذكاري ايواران نوجكاني لكاتي خوي بيت ذكر تهليل زور بكا لماڵەوە سوورەتی بەقەرە زۆر بخوێندی لە خۆی زۆرەتی بەقەرە بخوێندی چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئەو ماڵی سوورەتی بەقەری تا بخوێندرێت شەیتان تایە ڕا ئەکات و پاشان ئەو ئەذکارانەی کەوا هەیە لە قورئانی پیرۆزە وەکو ئەدعیەکان وەکو ئاەتەکان ئاخری سوورەتی بەقەرە ئاواخری سوورەتی حەشر سوورەتی صافات وسورة طه سورة مريم يعني أو سورتاني كوا زانایان علماء فقهاء باسان كدوا أجل هر نبو قرآن جلاسي أو بينت حوجة سورة الفاتحة بخوانة السريو بنيتي توكل لسر خوي تعالى بخواو جار سر أبد ئامۆژگاری و نەسیحەتت بۆ مسلمانان و بۆ ئەو کەسانەی کە بە تایبەت ئافرەت ئەچنە ئەو شوێنانە یاخود مامۆستا ئەوم هاتەوە بیر بەڕاست جاروا هەیە کوڕێک حەزی لە کچێکەش زەواجی لەگەڵ ناکە ئەچێت لە ڕێی سحرەوە ئەم کارە ئاکا بۆ ئەوی زەواجەکەی لەگەڵ ئامۆژگاری ئێمە لە سەرەتا باسمان گوتمان سحر کاری شەیطانە و کاری جوولەکەیە بۆیە ئەو کەسانە بە لەخوا بترسن ینی بەداخەوە سحر ماڵی زۆر کەسی تێکداوە ژن و پیاوێک عیبی نییە بە سحر لە یەکیانەکەن براو پشک عیبیان نییە بە سحر
ليشان أكن رقل لكسك لحقي ناي حس سحري لي أكي حسودي بيبي سحري لي أكي كشك كوريك بولي ششا لزانكويا زيلكا حسودي بيبا منالكي خويوانيا أتي سحري ليكا ياخد كسيك كارو كاسبيكي باشا أتي سحري ليكا أو كسانا بابا بخويانا بتشنوا لخوا بتلسين كاريشي قيزون وكاريشي شيطاني أكن وفاشان أو كساني كوا اشتنا لاي ساحر يعني من داوالا بياوانا كم علم تكايا أقدار بن خێزانەکانتان کچەکانتان منێنە لە ئەو کەسانەی بەناوی شەریعەتەوە بەناوی مەلاوە بەناوی مامۆستاوە بەناوی شێخ و سەعیدەوە کە ناوی ئەوانشیان پیس کردووە کاری قێزەونەکەن ئەمانە شەیطانن ئافرەتێکی جوان و جاهێڵ و گەنج بە تەنها ئەچێتە لای ساحرێکی لە خوا نەترس پیس گڵاو دەجال بێنە پێشچاوت ئەبێ داوای چی لەو ئافرەتە بۆیە کارێکی زۆر قێزەونە و کارێکی زۆر ناشرینە و ئەو کەسانی ئەم کارەشەکەن هەر کەشفە بن ساڵێ 2 3 4 5 10 ولا يفلح الساحر حيث أتى وأبي ياساش قانونش براستي قانونێک و یاسایەکە بێت لە دژی ئەمانەی کەوا ماڵی خەڵکیان تێکداوە خەڵکیان هیلا کردووە ماڵی خەڵکیان خواردووە کاکە سحریوە هەیە ئەکرێت بە چەند ملیۆن دینار بە دەفتەر دۆلار ئێستا بەداخەوە سحر وەکو خواردنی لێ هاتووە بە دلێڤەری بۆتە نێرێ لە فەیسبوک و لە ئەنتەرنێتەوە لەگەڵ کەسێکایە دەستێکەڵەکە بۆیە نێرێت ئەگەر لە وڵاتێکی ترشەوە بێت بۆیە نێرێت چونکە وەرەقەیەکە شتێکە دەرمانەکە نازانم چییە بۆ ئەوەی کارە قێزەونەکەی سەر بگرێ بۆیە ئەو کەسانە با تەوبە بکەن قابی تەوبەدا نەخراوە و لە خودای تەعالا بپارێنەوە کە خوای تەعالا لێیان خۆش بێ و گەردنی خۆیان بەو کەسانە ئازاکەن کەوا عەزیەتیان پێگەیشتووە تۆ ئەزانی خوا نەخواتە سەحر لە کەسێک بکەی هەتا خوای تەعالا ئیزنەدا بەتاڵە بێتەوە سەر ناگرێ ئەو کەسە چەندی ئێش و ئازاری ئەبێ ئایلەکەی چەندی ئێش و ئازاری ئەبێت بۆیە کارێکی زۆر قێزەونە کارێکی زۆر ناشرینە و ئەبێ ئێمەی موسڵمان خۆمانی لێ دوورکەین و کۆمەڵگای خۆمان ئێمە خۆمانی لێ دوورکەین لەبەرەوەی کۆمەڵگایەکی پێشکەوتووە کۆمەڵگایەکی گەیشتوێتە سەر مانگ گەیشتوێتە سەر مەریخ شتی ئەنتیکە و سیر بەدی ئەهێنێ تازە بە تازە بکەویتە دوای ساختەچێک و دەجالێکەوە بۆ ئەوەی ئاگرێکی ناخت نەختێ کزەوە بێت و زەرەری لە براکل لە خوشکەکەت بگەیەنی کارێکی زۆر قێزەونە خوای تەعالا هەموو لایەکمانی لێ بپارێزێت. خۆشەویستان و بەڕێزانم ئەمڕۆ بابەتی سحر و دیاردەی سحر گەلێک زۆر بووە زۆر جار پەیوەندی بە ئێمەوە ئەکرێکەوە بەڕێزێک یاخود ماڵێک سحری تێکراوە و سحر فڕێدراوەتە ماڵەکەی ئایا چۆن بتوانین ئەو سحرە بەتاڵکەینەوە هەر لە خۆمانەوە دەبێ سحرەکە بکەینەوە و فڕێ بدەین یاخود کۆمەڵێ ڕێنمایی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا باس کراوە بۆ ئەوەی چارەسەری بکەین و سحرەکەمان بەتاڵکەینەوە ئەمڕۆ هاتوونەتە لای ئەم برا بەڕێزە بۆ ئەوەی باز لە چۆنیەتی بەتاڵکردنەوەی سحرەکەین و یاخود ئەو کێشانەی کەوا خەڵکی زۆربەی تووشی دەبێ و یان چۆن بتوانین خۆمان بپارێزین لە سحر. سلام علیکم دکتۆر جان. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس دەکەین کەوا ئەم دەرفەتت بێمەدا میوانداری بەڕێزت بکەین خوای گەورە پاداشی خێرت بداتەوە. پێمان خۆشە سەرەتا خەڵکی چۆن خۆی بپارێزێ لە سحر و چۆن سحرش بەتاڵەکەینەوە. سەرەتا بەخێر بن سەر و سەرچاوان ئێمە موسڵمان ئەبێ بزانین خوای گەورە و پێغەمبەری خوای گەورە چی پێمانەوتووە با بزانین ئەذکاری سەباح و ئەذکاری مەسا ئەمە قەڵغانێکە بۆ موسڵمان ئەمەت کرد ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە ناتوانن دەرەقەتت بێن بەس ئەگەر ئەمەت نەکرد طبعا ئەتوانن بگەن پێت کە سحرشیانێت کرد بڵین کە سحرمان دۆزیەوە ناتوانی لە خۆتەوە بیکەیتەوە چونکە جن زەربە ئەدات زەربە ئەوەشێنێ لەو کەسەی ئەیکاتەوە ئەوە با بزانی لە خۆتەوە نەیکەیتەوە بیدایەش ئەبێ ئێمە ئاو بێنین ئەو چۆنیەتی بازەواکەین چۆنیەتی بتوانین سحرەکە بەتاڵکەین لە دوایەوەی کە ئەو وەرەقەیەمان دۆزی وەکو جەنابەت فەرموود ئێستا پێم خۆشە ڕێنمایی مسلمانان خەڵکی بکەین کە شتێکی وای دۆزیەوە لە ماڵەکەی خۆی ئایا چۆن بتوانێت بەتاڵی کاتەوە. بەتاکید لە هەر ماڵێ دۆزرایەوە نابێت کەسەکە خۆی بیکە ئەبێ بیبا بۆ لای مامۆستایەک بەڵێ ئەم شتم دۆزیوە مەکە مامۆستا توشمان مەکە کاکە دوای خەڵک هەر شتێ وەرەقەیە بدۆزێت ماڵێ نێتە مزگەوت بۆمان ئەگەر خۆی کردیت
ئەگە خۆی کردی بەڵێ ئەبێ یەکەم شت تەحسینی خۆی کە بە حەوت ئاەت کورسی لە هەر جێگایە سەحرت دۆزی ویستت بیکەیتەوە حەوت ئاەت کورسی تەحسینی خۆتە بەس بەو نیەتە ئەیخوێنی خوای گەورە بم پارێزە لەم سەحرا لەم شەیتانی لەناو ئەم سەحرەیە ئەم تەحسینەت کرد ئیتر ئەیکەیتەوە بەس کردتەوە ئەبێ لەبان ئاوێ بیکەیتەوە سوتفە ئەکاکە کردتەوە پارچەیەکی پەڕی بەلایە احتیمالە بە ئاو کرابێ بە شتێک کرابێ ئەو پارچێ بڕوە بەس لەبان ئاو کردتەوە هەمووی با بکەوتە ناو ئاوە ئەو ئاوە بەچی حازرەکەین بە سرکە بەخوێ بە شامپۆ ینی ئەم سیانە ئەبنە هۆکاری بەتاڵبوونەوەی ئەو سەحرا بەڵێ کە تۆ کردەوە سەحرەت کردەوە کردەوە و کردە ناو ئاوەکە ئەو نووسینانەی لە قەدی نەما ئەو ئاوەیە کە کردویانەتە قەدی نەما بەقەت ئەو وەرەقەیەوە چۆ ناو ئاوەکەوە ئەو ئاوە ئێمە ئاەت الکورسی ئەخوێنین سێ ئاەت الکورسی ئەخوێنی سێ الحەمدولله ئەخوێنی سێ قل هو الله ئەخوێنیت سێ قل أعوذ برب الفلق أخواني سێ قل أعوذ برب الناس أخواني سێ دوو سوورەتی ئەواخری سوورەت البەقەرە کە ئەڵێ آمن الرسول بما أنزل إليه ئەمە ئەخوێنیت کە خوێنتە سەرەمە ئەبێ هەناسەی دەمت لە ئاوەکەدا هەناسەی دەمت لە ئاوەکەدا کە ئەمە بوو ئیتر بە ئیزنی خوای گەورە ئەر سەحرەکەت کردەوە ناو ئەوە ئەبێ بمێنێ کە مایەوە لە ناو ئەوە ئەو نووسینەی قەدی ئەبێ بسڕێتەوە نووسینەکە نابێ بمێنێ بەقەدەوە نووسینەکە نابێ بمێنێ بەقەدەوە جار وایە تاخیرە بێ ئەو نووسینە تاخیرە بێ هەفتەیەک احتیمالە بە قەڵەمێکی زۆر جیاواز سەحرەکە نووسرا بێ بۆی ئەبێ لە ناو ئاوەکە بمێنێتەوە هەتاکو و نووسینەکەی قەدی نامێنێت ئینشاءالله بەس لەگەڵ کردنەوەمان بیکەنە ناو ئاوەکە سەحرەکە لەوێ بەتاڵ بوو پێم خۆشە عملی ئەنجامی بدەین بۆ ئەوەی کەوا بینەر و مسلمانان لێ ئاگدار بنەوە ئێمە بەداخەوە پێم خۆشە ئەو سەحرێکەوە دۆزراوەتەوە دوێنێکەوە لە یەکێک لە شوێنەکانی شاری کەرکووک بە شناوەکەشی بڵێن بەداخەوە لە سەدی خاسە عنی وەرە تۆ لەو شوێنەیە کە لە تەوقعی هیچ کەسێک نییە لە بیرکردنەوەی هیچ کەسێکانیە زۆر بەداخەوە چەند گەنجێک کە چوونە بۆ ڕاو ئایا ڕاوی ماسی بۆ یاخود ئاژەڵ بووە سحرێکیان دۆزیەوە ئێمە ئەو سەحرەمان هێنا بۆ لای ئەم برابەڕێزە دکتۆر بۆ ئەوەی کەوا بەتاڵی کەینەوە بزانین ئەم سەحرە بۆچی کراوە و کاریگەریەکانی چی ئەبێ لەسەر ئەو کەسانە ئیتر پێم خۆشە دکتۆر ئەو سەحرە پیشان بدەین بۆی ئینشاءالله بسم الله بەتاڵی کەینەوە ئینشاءالله ئەوە من ئەیکەمەوە من حەوت ئاەت کورسی ئەخوێنم نەک ئێوە نەک دەوروبەر ئەو کەسە ئیکاتەوە تەحسینی خۆی بە حەوت ئاەت کورسیەکات ئەکرێ من بەدەستم بیگرم ئاساییە ئاسایی زۆر ئاسایی بۆی بە بینەرانی پیشان دێن ینی نازام ئا سەیری ئەمەکەن کەوا کراوە کە زۆر جێی داخە کراوە بۆ ئەوەی کەوا ماڵی خەڵکی وێران کرێ ئایا ژن و پیا و لە یەکە کرێ ئایا برا لە برا ئەکرێ ئایا کەسێک تووشی زەرەر و زیان دێ یعنی نازام ئەمە بە چی بیر و باوەڕێک ئەم وەرەقەیە پێچراوەتەوە بە کۆمەڵێ بە ناوی دوعاوە ئەمڕۆ ئەنجام مەدرێت کە جێی داخە بێتە هۆکاری تێکدانی عائیلەیەک بنە ماڵەیەک ژیانی کەسانێک دەفەوتێندرێ بە بۆنەی ئەم نزایە یاخود ئەم بە ناوی دوعاە کە ئەکرێت کە جادو سحرا زۆر بەداخەوە کە وەکو باسمان کرد لە سەرەتای بەرنامەکە ئینسان باوەڕی بەم شتانە هەبێ و چوونی بۆ ئەم شوێنانە خوای گەورە پەنامامدا پێ بێتە کافر اینجا بزانین چۆن ئەمە بەتاڵە بێتەوە ئەم سحرە بۆچی کراوە بسم الله ئەمە ئێمە سێ مشت خوێ زەبەر بسم الله بسم الله بسم الله سێ کەوچکی سرکە زیاترش بێ ئاساییە ئەمە سرکەی خورمایە ئەمە هەر سرکەی بێ هەر سرکەی بێ سرکەی قەزوین بێ سرکەی سێو بێ هەر سرکەی بێ ئەمە شامپۆی عینەن تێیەکەیت بسم الله ئەمە لەبەرەوەی کەفکە زوو نووسینەکە لێکاتەوە ینی حکمت لە شامپۆکە بۆ ئەوەیە کەوا نووسینەکە زووتر لێ بڵێ ئەتوانی ئەم ئاوا فاسشی تێکەیت فاس لەبەر ئەوەی نووسین زیاتر لێکاتەوە بەس لەبەرەوەی بەڕاستی خۆم حەساسیم هەیە بە فاس بۆ ئێفاسم لێنابوو ئەمجا تێکی ئەدەیت کە ئەوە بڵێن تێکماندا ئەمە تێکە دەین
طاب أنا تيك زيادة تيك يدين کە بۆی زیاتر کەفاو بکە. زيادة كفاوكا بسم الله بس براي من أم السحرة السحري السفلية السحري تقتيلة السحري يكمشت طلاق دانا لقل مالو منالي تيك تيت انزا كشتنو نخوشي به أما السحري طلاق دانو كشتنو تقتيلة ینی بەداخەوە ئەمە ئەبێتە هۆکاریەوەی کە ژیان لە عایلەیەک لە ماڵێک تێک بچێ، ینی نازام ئەمە چۆن کراوە چی ئینسانێکی بێویژدان ئەم کارە ئەنجامەدا بۆ ئەوەی ئەو عایلە بەختەوەر و دڵخۆشە بەم دوعایانە بە ناوەی دوعا جادو سحرە تێک بدرێ، ینی تەمەشاکەی ئەمە ما أنزل الله بها من سلطان خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێت. ئێمە لەبەر خوای گەورە ناوی شخصەکە ناهێنین کە کردێتی و لە لای کێ کردێتی لەبەر خوای گەورە لەبەرەوەی سڕی بپۆشین بەس با تۆبە بکە بەم ئیشە کافرە بێت ئێستاکە چۆن بەتاڵ ئەبێتەوە ئەیکەی ناوی بەس ئەمە بۆ تعتیل و تەلاق و تەلاقدان و کوشتن و پێش کوشتنی بە نەخۆشەکەوێت لە دوای نەخۆشەکەی بە نەخۆشەکەی ئەمرێ. ئەمجا ئەمە کەوتمان ئەخوێنی ئاەتی کورسی ئەخوێنی بڵێن الحمد لله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين أبي هناسمان ليدا يعني أقدور بو ولا الضالين آمين فو أكين لآوكا ئێمە لە دوای ئەوەی کە دکتۆر بەسەر ئاوەکەی خوێنای کە چۆن بتوانین ئەم سەحرە بەتاڵکەینەوە وەکو بەڕێزی باسی کرد بەداخەوە وەکەوەی کە نووسراوە 31 وەرەقەیە لە ڕۆژی شەممەیان سێ شەممان بشاردرێتەوە بکرێتە ناو ئاوە بۆیە دیارە هێناویانە لە ئاوی خاصە لەوێ شاردراوەتەوە ئەمە بۆی هیچ کەسێک بۆ فکری بۆی نەڕواوەتەوە قوشینەکە وەکەوەی کە بەڕێزی باسی کرد و نووسرا بێتش لە دەربارەی جیابوونەوەی ژن و پیا و تەلاقە درێ و هەروەها کێشە و گرفت بکەوێتە ئەو ماڵەوە و هەروەهاش کوشتنشی بە دواوە بێ خوای گەورە پەنامان بدات بۆی ئێستاکە لە دوای ئەوەی کە ئاوەکە ڕوقەی بۆ کرا بزانین چۆن بەتاڵەکردەوە بە ئیزنی خوای پەروەردگار ئەتوانین یەک زووتر ئاوەکە پێی ئەگا بسم الله بەڕێزانەمە ئەگەر لە قەبرسان کردانەوە هەر شتێک بوو لەین وەرەقی بچووک بوو مەیکەنەوە وەرەقەی پارچە بڕوات نابێ بڕوات ئەبێ هەمووی بچێتە ناو ئاوە جاروایە ئەو پارچە وەرەقەی کە ڕۆشتووە دەرمانی پێوەیە سەحرەکە لەو پارچەیە بووە قەدەری خوا ئاوهایە کە ئەو پارچەیە بڕوە ئەمجا بۆیە لەبان ئاو بیکەیتەوە لەبان ئاو بیکەیتەوە ئەو سەحر و جادوانە وەرەخەکانی گەلێک کۆنە ئەرزی وەکو جەناب داماژت پێکردبەوەی کەوە سەوارەکانی بە یەکجاری کۆتایی دەبێ بۆیە دەبێ لەمان منش مەبەستم ئەوە بوو ئەمە ئەتوانین لە دوایە فاز بکەینەبانی مهم ئەوەیە ئەبێ تیای بێ نازانم با بزانانی ئەو کەسەی ئەمەی کردووە ئەتوانین ناوی بدەین بەس لەبەر خوای گەورە ناوی نادەین با تۆبە بکە بگەڕێتەوە بەلای خوای گەورە ئەمە سەحری بێجگە لە تەلاقدان بێجگە لەوەی کە لەگە ماڵ و مناڵی شەڕ بکات ئەمە سەحری کوشتنی بەدواوەیە ئەم سەحری تەقتیلشە نەک بەس تەفریق سەحری تەقتیلە داوە بکە لە خوای گەورە لێت خۆشەوە بگەڕێ و بەلای خوای گەورە دکتۆر بە ئیزنی خوای گەورە ئەو کەسێک کەوا سەحرەکەی لێکراوە بە ئیزنی خوای گەورە پوچەڵە بێت و کۆتایی پێدێ ئەوەی ئێستا سەحرەکەی لێکراوە ئێستا ئەو ئەڕشێتەوە لەو جێگایە لە هەر جێگایە کە ماڵی دڵی تێکە چێ و ئەڕشێتەوە و دەست ئەکا بە گریان جاروا هەیە ئەو کەسە لەوەش خۆیە چێ چونکە جنەکە لەگەڵی لێ ئەبێتەوە ئەڕوات کە ڕۆشت ئیتر لە تاوە دڵی تێکە چێت یان ئێستا ئەم سەحرە بەرین نزیکی ماڵیانی کەوینەوە یەکسەر عینەن دەستەکە بە ڕشانەوە لە دوای ئەوەی کە ئەم سەحرە پوچەڵە بێتەوە و ئاوە فڕێ ئەدرێ یاخود ئاوەکە کرێتە شوێن نانا بەتاکید ئەمە چونکە ئاەتمان خوێنەوە بەسەری ئەیکێنە ناو حەدیقەوە ئەیکێ ناو حەدیقەیەکەوە ئەیکێن ناو جێگایەکەوە مهم ئەوەی نەچێتە ناو زێرابەوە کۆتاپرسیال لە جەنابتی کەین ئەوەی کە زیاتر ئەمڕۆ سحری لێکرێ وەکو جەنابەت وەکو زانیاریەک لە دەربارەی جیابوونەوەی ژن و پیاوە یان زەواج بۆ کوڕ و کچە یان کوشتنە ئەمانەی کە زیاد پەیوەندیت پێوە بکرێ یاخود ئەوەی کەەوە
لە ناو خەڵکدا بووەتە کێشە؟ واللهی بەڕێزانەمە زیاتر هەردووکی زۆر باوە، بەس بە تایبەتی لە ناو ژنا زۆر باوە. ئەو نەخۆشەی ئەچینە سەری ئافرەتە، ئافرەت لە ئافرەتی کردووە، دایک لە کچی کردووە، خوشک لە خوشکی کردووە، زۆر کەم هەیە پیاوێک سەحرەکەی کردبێ، هەمووی لە 90 ئافرەتە لە ئافرەتی کردووە. ئەوەش مەزانە مەڵێ من ئەمە خوشکمە سەحرم لێ ناکات، دڵنیابن ئەم شتا زۆرە بکە ئاچین بۆ ڕوقەیە لە بڵێن لە 175 خوشکە لە خوشکی کردووە. ئەگە بڵێم زیاتر کەسە نێزگەکانی دەوروبەری خۆت ئەو شتان جامەدا بە تاکید کەسی زۆر نزیکی خۆتە، یعنی دایکە لە کچی خۆی کردووە. ئەگەر ئەمە باسکەین چۆن ئەڵێن دایک لە کچی خۆیەکە، وەڵا دڵنیابن کردوێتی و پێرێک داوە ئەم شتانە پێرێک لەسەر ئافرەتی خوێنمان دایکی لە خێزانی کرد ئەفەن لە کچەکەی کردبووی، تەنانەت گۆشتی بۆی هێنابوو، گۆشت کردوێ سەر ئەو گۆشتە کە هێنابووی بۆ ئەوێ ئافرەتەکە دەستی کرد بە گریان کە من ڕۆشتم یەکسەر وتمان ئەمە سەحرەکەی کە خوێنمان بەسەری خۆی وتی ئەلەو گۆشتە سەحرەکە کراوە، ئیتر گۆشتەکەمان دەرکرد لەو ماڵە، ئافرەتەکە باش بوو بە ئیزنی خۆی گەورە. خۆشەویستان و بەڕێزانم، سحر کە ئێسا و دیاردە و نەخۆشیە کوشندەیەکەوە لە ناو کۆمەلگاماندا بڵاو بووتەوە. بەداخەوە هەندێک لەو سەحرانەی کە ئەکرێ ئەمڕۆ لە گۆڕستانەکان دەشاردرێتەوە. بۆی ئەمڕۆ ئێمە پێداچوونەوەیەکمان کردووە بۆ ئەوەی بگەڕێن لە یەکێ لە گۆڕستانەکانی شاری کەرکووک هەندێک لەو سحرانە بدۆزینەوەکەوە بزانین لە ناو گۆڕستانەکاندا ئەشاردرێتەوە. بۆیە هەندێک جار سحرەکرێ کە لێرە ئەشاردرێتەوە بۆ ئەوەی هیچ کەسێک گومانی ئەوە نەکا کە سحرەکەی لەکوێیە، بۆ ئەوەی نەدۆزرێتەوە یاخود سحرەکەی پوچەڵ نەکرێتەوە. بەڵام ئێمە هەوڵ ئەدەین بە ئیزنی خوای پەروەردگار ئەمڕۆ لەگەڵ ئەو برا بەڕێزاکەوە زانیاری هەیە لەسەر دۆزینەوەی سحر لە گۆڕستانەکان، هەوڵ ئەدەین بگەڕێین بۆ ئەوەی بتوانین چەند سحرێک بدۆزینەوە یاخود بۆ ئەوەی ئازیز و خۆشەویستی ڕوونکەینەوە. ئەمە چییە کەوا دۆزیتەوە؟ ئەمە جۆرێکە لە سەحری جلوبەرگ، سەحری جلوبەرگە بینیتانە کە چۆن گرێ دراوە و سەحرەکەی پێدا دەرشێنرێ کە ڕشێنرا و ئەکرێتە ناو قەبرێکەوە. زایتر قەبرەکە ئەمە بەچی بزانین ئەم سەحرە بۆ چی کراوە ئەم گرێدانە؟ سەحری گرێدان هەروەگە و سەحرەیەکە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کرابوو، 11 گری پێلێن، بەڵامی تر ساحرەکان ئێستا بە چەنەها جۆر ئەم گرێ دەدەن. ئەمە یەکێکە لەو گرەی کە 4 گرێ تقریباً بۆ 5 گرەی لێداوە. سەحری بەستنی کچ و کوڕە وەڵاهو ئەعلەم، سەحری بەستنی بینی ژن و پیاوە وەڵاهو ئەعلەم، وە سەحری بەستنی ڕزق و ماڵ و ڕۆزیە. جایتر ساحرەکە بە چ شتێک کردوێتی بەم شێوەیە گرەی لێ ئەدا و بۆ مەبەستە سەحرەکە ئیشەکە. ئەمە لەو جۆرە سەحرانەیەوە جلوبەرگی ئەو کەسێ هێنراوە، سەحرەکە کۆنشە مامۆستامە بەواچەی پێ 6 ساڵی بێت. بەڕێی جەنابەت بۆ لە گۆڕستان ئەشاردرێتەوە، یعنی ئایا بۆی کە بەبیری هیچ کەسێک نەڕوا کە تەوقعاتی نەکات؟ چەند جۆرێک سەحرەیە، یەکێک لەو سەحرانە پێڵێن سەحر القبور، واتە سەحرێکە لە گۆڕستان مەدفونە، شاردراوەتەوە، دیار نییە. جا چ لە گۆڕابێ چ لە ژێردارێ بێ لە گۆڕستان یاخود چ لە عەرزی گۆڕستانە بێ، لە هەر شوێنێکا بێ شارنەوە بووی کە بە ئاساری نەدۆزرێتەوە. بەڵام ئەگەر کەسێک بتوانێت بۆ کەسی سەحر لێکرا و ڕۆقیەکی باش بکە و بتوانێت شوێنی سەحرەکە دەست نیشان بکرا بە ئاسانی، سەحری گۆڕستانش دەدۆزرێتەوە. و ئەم سەحرا سەحری گۆڕستان نیشانەکانی ئەو کەسی کە سەحری گۆڕستانی لەسەرە، هەر کاتێک ئەو کەسە نزیکی گۆڕستان بێتەوە یاخود ناوی مردووی لابێنن یاخود بداتە ئەو شوێنەیە ئەو منتیقەیە کە سەحرەکەی خۆی لێیە، ئەو کەسا ڕاستەنتیەکە چێ و حاڵی بەرەو خراپەوە. ئەوەسەمش زۆرێکە لە سەحر، ئەمە زۆرێکە لە سەحر کە قوفڵامش بە هەمان شێوە قوفڵێکە جادۆکەی لەسەرەکرێ و عینەن بە هەمان شێوە لە گۆڕستانە و زۆر کادەمە فرادرێتە ئاوەش. بۆ نمونە
ئەگەر بکرێ ئەو قفڵە بینەرانی پیشان دێن ئازادە بزانین ئەم قفڵە بۆ چی ئەکرێ ینی بۆ کۆنا طبعاً ئەمە قفڵێکی زۆر کۆنە کراوە طبعاً کلیلەکەی دوو لە ڕووی بەڕێستان و بینەران ئەکرێتە سەر ئاوە ئەما بێ بۆ ئەکرێتە سەر ئاومە بەس چونکە سەحر خۆی شتێکی پیسە و بە پیسی کار ئەکە بۆیە ئەکرێتە سەر ئاوە ئەمە وە قفڵەکەشی ئەشاردرێتەوە بەڵام قفڵەکە زۆر کۆنە 10 ساڵ بێ لەوەی وەڵاو عەلەم لەوەی 8 ساڵ بێ لەبەرەوەی دیارە تەقی و شەتۆزێکی و ئەم سەحرە بە هەمان شێوە ئەمە سەحری تەفریق وەکو خوای گەورە لە سوورەتی بەقەڕەیە ئاماژەی پێکردووە سەحری بینی ژن و مرد خوای گەورە لە سوورەتی بەقەڕەیە ئاماژەی بەم سەحرە کردووە سەحری بینی ژن و مرد واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلم الناس السحر وما أنزل على الملكين ببابل هاروت وماروت وما يعلمان من أحد حتى يقول إنما نحن فتنة فلا تكفر فيتعلمون منهما ما يفرقون بين مرء وزوج وما هم بضارين به من أحد إلا بإذن الله. طبعا خوي جورا ئاماژەی بە سەحری بینی ژنومێر کردووە ولا هەمان کاتشا ئەڵێت ئەگەر خوای گەورە ئزنی لەسەر نەبێ ئیش ناکات ئەم سەحرە ئیش ناکات. سەحری تەفریق چێ ئەیکە ئەو کەسانی کە زۆر نزیکن لە بووک و زاواکەوە جا ئامۆژنە والله عەلەم کزمیمکە کزمامەیە خەسووە دشە ئەوانن سەحرێکەکەین لە بینی ئەم ژن و مێردەیە بۆ ئەوەی کە تەلاق بدرێ واگەر ئەو دوو کەسە فریای خۆیان نەکەون و پابەندی دین نەبن و زۆر مەزبوط نەبن و تەوحید نەبن سەحرەکە کاریان لەسەرەکە و تووشی تەلاقیانەکە. ئەکرێ بە بینەرانی زیاتر پیشاندێن ئاساییە یان زۆر ئاساییە بۆ دەستکاری نابێت زۆر کات دەستکاریکەین بەڵام ئەم سەحرە قوفڵە ئەبێ چۆن بەتاڵە بێتەوە ئەمە دەبێ بکرێتە ئاوی ڕۆقیە و سرکە و خێشەوە خێ و سرکەش بکرێتە ناوی و گوڵاوش بکرێتە ناوی بۆ ماوەی 2 ڕۆژ ئەم قوفڵە لە ناو ئەو ئاوەیە بێ ئاوی ڕۆقیە چۆن دروستەکەین ئاوی ڕۆقیە سوورەتی ناس و فەلاق و ئایەت الکورسی زیلزال سوورەتی ئیخلاص سوورەتی فاتحە هەرێکی حەوجا ئەخێنی نەبان ئاوەکەیە و ئەبێ دەممان زۆر لە ئاوەکە نزیک بێتەوە بۆی کە ببێ بە ئاوی ڕۆقیە و ئەکینە ناوی لە دوای 2 ڕۆژ کە دەرێت کرد دەبێ بتەقێنرێ ئەبێ ئەمە لێ ببێتەوە خۆی ئەتەقێنرێ زۆر کات بەڵێ ئەتەقێ بەڵام ئەگەر نەتەقا ئەبێ لی بکەیتەوە بۆ ئەوەی ڕەسەن ئەو سەحرە بەتاڵ بێتەوە چکە ئەگەر هەر ئاوا بیکەیتە ئاو دوای فڕی بدەیت ئەو زۆر شتێکی خراپە بەتاڵ نابێتەوە و ناش بێ سەحر بستوێنرێ سەحر ئەگەر بستوێنرێ زۆر خراپە ئەبێ بکرێتە ئاو و سرکە و خێوە ئەگەر سەحر سوێنرا زیاتر کاریگەری لەسەر و ئینسانە دروست دەکات بەس حەزت نەبێ بۆیە خۆشەویستان و بەڕێزانم یەکێ لەو سەحرانەی کەەوە ئەمڕۆ ئەکرێت لە ڕێی قوفڵەوەیە کە زەی داخە بەداخەوە یعنی ئەم قوفڵەوەکو ئەو برابەڕێزە ئاماژەی پێکرد کلیلەکەی فڕێ ئەدرێ ئێتر ئایا بۆ ئەوەیە ئەو کەسە شوونەکات تەعتیلی زەواجەکات یاخود بۆ ئەوەیەکەوە ئەو ژن و پیاوە لە یەک جیا ببنەوە کە ئەمەش بەداخەوە ئێستا لە ناو کۆمەلگاماندا زۆر بووە با پەنا بگرین بەخوای گەورە لەم کارانە چووکە هەر کەسێک وەکو باسمان کرد و ئاماژەمان پێکرد بڕوای هەبێ بەم شتانە و سەردانی ساحر بکە بۆ تێکدانی شیرازەی ئەو ماڵە یاخود ئەو ژن و پیاوە یاخود ئەو کە عایلەیە لە یەکتری بکە ئەوە پێی کافرە بێ خوای گەورە پەنامان بدات. خۆشەویستان و بەڕێزانەمێکێ لەو دیاردانەی کەەوە ئەمڕۆ لە گۆرستان دۆزیمانەوە ئەو پارچە قوماشە بوو بۆ ئەوەی بتوانین ئینشاءڵڵا ئەو سەحرێکە کراوە بەتاڵی کەینەوە بە ئیزنی خوای گەورە لە هەر بەڕێزێک کراوە ئایا تووشی کێشە و گرفت بووە لە دوای بەتاڵکردنەوەی بە ئیزنی خوای پەروەردگار ئەو سەحرە بەتاڵە بێتەوە ئینشاءڵڵا ئێمە هەوڵە دەین ئەمانە بەتاڵکەینەوە بۆ ئەوەی کاریگەری لەسەر ئەو کەسە نەمێنێ و ئەو کەسەشی ئەم کاری کردووە باتەوە بکاو لە خوای گەورە بترسێ و ژیان لە کەستێک نەدا و ژن و پیاوێک لە یەکترینەکە ماڵ و مناڵ تەفل و تونانەکات خوای گەورە پەنامان بدا و بە دوورمان بکە ئینشاءڵڵا. والحي القيوم لا تأخذه سنة له ما في السماوات وما في الأرض ولا يحيطون بشيء إلا ما شاء وسع الكرسي السماوات والأرض ولا يدوم حفظهما بسم الله الرحمن الرحيم إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض وقال الإنسان ما لها والناس أشتاتا ليروا من يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى.
پێم خۆش ڕوونکردنەوەی بدەین ئینشاءڵڵا. بسم الله الرحمن الرحیم. مامۆستا لەسەر گۆرەوی بڵین دوو لە ڕووبینەرە لەسەر گۆرەوی ئەو کەسە کراوە هەردووکی گرێدرا ئەو مامۆستاوە زادۆکە لە ناوێتی والله ئەوەت زادۆکە لە نایەتی من وامزانی ئەوەت زادۆکێ مامۆستا هات کۆنە زۆرش کۆنە حەسبنا الله ونعم الوکیل ئەوەت زادۆکێ مامۆستا دینیتە ئەمە وێنێ و کەسێ مامۆس ئەمە وێنەکەیەتی ئێستا وێنەکە دەرەکەوێ سیکەوە ئیسا هیچ وێنەیەک دیار نییە وایە سەیریگە بە ئاوی ڕۆکێت چۆن دەرەکەوێ بسم الله الرحمن الرحیم. وێنەکە زۆر کۆن بووە بەس ئافرەتە. بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم لا حول ولا قوة إلا بالله العظيم. طبعا ما كراوة ناوي بابزانيني تشتتري تاني أنا کەجێی داخە بەڕاستی ینی لە شوێنێک شادراوەتەوە کە هیچ کەسێک گومانی نەچێتە سەری. مامۆستا زۆر کۆنە خوازانێت چەند ساڵێک پێش ئێستا قوڕکراوە بەسەر ئەم کەسەیە بەس ئینشاءڵڵا لەگەڵ بەتاڵبوونەوەی ژیانی دیسان ئەگۆردرێت و دیسان وەکو جارانی لێ دێتەوە ئەمانە کۆنە ڕزیوە تەنها وەرەقەکە دیارە و تەڵاسیمەکان لە ناوی دیارەوە تەڵاسیمەکانە. ئەمە ئاماژە بە چیە کرێم سەحرە بۆ چی؟ وەڵای مامۆستا ئێستا با بزانین بیخێنینەوە بزانین چییە تەڵاسیمەکانی بۆ خوێندنەوەیان بەپێی تەڵاسیمەکانی بێ 11 تەڵاسیم زۆر خراپە 11 تەڵاسیم سەحری تەلاقە بڵین بەس پێچێت هیچ ئاسەوارێکی دیار نەما بێت ناوەڵا هیچ ئاسەوارێکی دیار نەماوە. مامۆستا سەحری تەلاقە تەفریق تەلاقە ئیتر والله ئەعلەم ئەمە لە قوربە سەرێک کرا و تەلاق دراوە یاخود جارێ خوای گەورە ئیزنی لەسەر ئەم سەحرە نەبووە ئیژنەکە عەفوەن پارچێکیش کەوتە سەر زەوی کاگەر. بسم الله الرحمن الرحیم. ئیتر ئەم سەحرە بەم شێوەیە ئەبێ بکرێتە ئاوە و ئێرەش ئەم گۆرەوێش دەبێت ئەو ئاوی پیا بکرێ بۆی کە بە یەکجاری بەتاڵ بێتەوە. خۆشەویستان و بەڕێزانم ئەوەی کە بینیتان بەڕاستی جێی داخە یعنی لە بیری هیچ کەسێک نییە تۆ سەحر بکرێت لە ناو گۆرەوی شاردراوەتەوە بۆ ئەوەی کەوا ژن و پیاوێک لە یەک بکرێ. ینی وەرە تۆ تاوانی ئەو مناڵانە چییە کە لەو ئەو دایک و باوکە لە یەک جیا بنەوە ئەو مناڵانە سەرگەردانە بن. ینی تاوانی ئەو کچە ئەو مناڵە چییە لە باوک لە دایک لەو شیرازێ و عایلێ تێکێدەی لەبەر چی لە چی بەرژەوەندیەکت هەیە لەسەر ئەو بابەتی کەەوە ئەنجامی بدەیت. یانی چ قانجازێکەکەی ژن و پیاوێک لە یەکتری بکەیت کە بە تەبایی بە بەختەوەری بە خۆشی ژیاون لە ماڵەوە بەڵام کە جێی داخە بەڕاستی ینی ئێمە تەوقوعمان نەکرد لە ناو گۆرەوێکەش سەحرەکە لەوانەدا شاردراوەتەوە کە وەکو بەڕێستان بینیتان بە ئیزنی خوای پەروەردگار ئەو سەحرەکە لە هەر بەڕێزێک کرابێ ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە سوپاس بۆ ئەو برا بەڕێزەشکەوە ئەو سەحرەی پوچەڵ کردەوە. خۆشەویستان و بەڕێزانم لە بەرنامەی ئاین و سەردەم کە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بووین لەسەر تەوەرێکی گرنگ کە ئەمڕۆ باسمان کرد بابەتی سحر و جادوو کەوا لە کۆمەلگاماندا زۆر بووە بۆیە سەردانی مامۆستایەکی بەڕێزمان کرد و کەسێکی شارەزا لە بواری بەتاڵکردنەوەی سحر و جادوو و هەروەها کەسێکی تر لە گۆڕستانەکان کە ئەمڕۆ سحر و جادوو بڵاو بووەتەوە. ئومێدم وایە ئەم بەرنامەیە ببێتە سەکۆیەک بۆ واسێنان لەم دیاردە قێزەون و ناشرینەی کەوە ئەمڕۆ ئەکرێت خۆمانی لێ بە دوورکەین و خۆمانی لێ بپارێزین چونکە تۆ لێی لە ئیمان و لە ئیسلامەتی دەرەچیتە دەرەوە خوا پەنامان بدا ژیانی چەند کەست تێک داوە هەوڵ بدا تەوبە بکە و بگەڕێرەوە لای خوای پەروەردگار و داوای گردن ئازایی لەو کەسانە بکەن کەوا سحرتان کردووە چونکە دەبیتە ماڵوێرانی دنیا و قیامەت چەنێ کردەوە بکەی چەنێ چاکە بکەی خەسارەتمەندی دنیا و قیامەتە بی و چەنێ ژن و پیاوت لێ کردبێ خوشک و برات لێکتری کردبێ تۆ تاوانبار و گوناهباری تا ئەڵقە و بەرنامەیەکی تر لە بەرنامەی ئاین و سەردەم دەبینە میوانی ماڵەکانتان بەخوای گەورەتان دەسپێرین. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.